صلاة بينرو قهداري تلفزيون بادينان وراديو بادينان أبا ما هونقشني خلك كديش برنامج تونا مرازا كو برنامجي تايبات بإزيابي قريدا بنرى جاد بخلك دا أم دلسر ميجو هندك ججنان آخرين تايباجي ججنا خضر الياس كو ججنا كهرب بيروز وكفنا ديرينا إزيديانا وفي باباتيشك ما ميفان داريا زور بارز ما مستا خلاد بعدري ربابري آماده بعدري بيساجي شارزات بواري إزياتي دا ما مستا تبخيراتي بو برنامج تونا مرازا سپاس دەست پێکە بخێراتنا کەناڵەوەت کەین کول بە دەرواف دەرفەداینەمان لێرە بینە میێوان سپاس بوتش مامۆستا بەرکەم نهۆ ناحیە بەعادرێنە هەکە بێژین کورتیە کەمە بچووک سەر ناحیە بەعادێ بەعادرێ وەختێتە ناسین و پایتەختی میرگای ێزیدخانەیەک و سەردەمێت کەڤەندا تاڤێگا بێژی ناو دەنگی خۆ هەبووە بۆکی بەتری کوش دەڤرێندین مین ێزیدیا ئەگە بێن بەعادرێکی بڕێنی دەبینین ناوێت گەلک کە ژێدەرێن کەڤنیژی داوە هاتی هەرۆ ساڵی 1940 وطاوێک ناسەدێژی گەلک چەند مستەشرق ئەوەی بێژین گەڕۆک و سەردانا بەعادرێکری ئەوجی و حکومەوێت چەندێک و مالا میری لێبووە هەروەسا چەندین بریار پایتەختی میرگای ێزیدخانەی بەعادرێ دەردکەفتن وەک بوونە مالا میری لێ مامۆستاکەم بچنە ئالێ جەژن و هەرکەفتە بژین جەژن و هەرکەفتن ئاینین ئێزیان چی تایبەتمەندیە خۆ هەیە مافی ئێزیاندا ئەگەر بین بەری خۆ بینە جەژن و هەڵکەفتێن من ئێزیدیان ڕێوڕسی منما بابا ئارابەتری ژوان قاین بێژین نۆتونە سەدێژی هەمووە تایبەت پەیوەندیەکە مکوما بسروشتی بەهایی ئەگەر بین بەری خۆ بینێ دەبین هەر جەژنێکێژی ئەندەک تایبەتمەندیت خۆیت خاصێتین تایبەتمەندیت خۆیتین و سەداسەد پەیوەندیەکە مکوما بسروشتی بەهاین بەڵێ مامۆستا ئەم بێژین جەژنە خەدرلیاس بێژین ئێکشوان جەژنێن کەون و دێرینین ئێزیدیانە ینی مێژە بەرکە زەبەردە هەزاران ساڵە تایبەتمەندیا خۆ بێ جەژنی چەند بەردەکە ئەگەر بین بەری خۆ بینە جەژنە خەدرلیاس کەساتیا خەدرلیاس قارین بێژین و شخصیەکە هاوبەشە ناف هەموو ملەتە دیژدایای هەر ملەتێکژی ناوەکی ناف ورایەت بوسڵماندا هەین ناف عەرەبەت شیعە تایبەتێن هەین ناف مەسیحیادە جوادەوان ملەتەدا خڕەژێتین ئەرۆسا مەزارگەیە توانجی لوان دەڤەرە نافوان ملەتە خڕەژێتین و چاوەکی مازنجی بەرێ خوبدەنێ بەتایبەت ئەگەر بێن یەک نمونێ بینین کوێگاوێل تەلەفەر یعنی ڕۆژە وەکی ئیرۆکەل جەژنە خەدرلیاس یالگەلمە ێزیدی ئەوژی ڕێڕسمێن تایبەت کارین بێژین و جۆرە هاوبەشێکی هەرە مازنێت هەین لەگەلمە ئێزیدیا بله مامۆستا بژین تە بەحسان گەلک و جەژنە بژین جەژنە خەدرلیاس گەلک ناف ملەتات تێتە گێران هەکاتە معلوماتێک هەبن کەڤنیایە نکێ کەڤنیاوێ یعنی ملەتێ دیژی تا ڕادایەکی توێ باوریێدانە و خەدرلیاس ئیساغا و نەمەریە چونکە دەبێژن ئەتاڤێگاوێژی وەک بێژین کواڤە هێوانە بەخواری ئەتاڤێگاوێژی وەک ناویە دیار يعني عربت بيجين خضر الياسكو خضر شكاسكاتياتي بيجين وكي كل جيكي الرونشت ببساطة خود سجادة خود طان الراد بو وقت جايكي حشك بالراد بو وكسك بو ناف كردت مايت بوسلمانجي كردت ماجي بيجين خضري زيندي يعني وكيش نابيه دياركو يساغلنك ماجي امجي توي باوري دانا كو خضر ياس عطافي قافي ساغا و وقت بيجين شافكي مازن بري خداني مامۆستا خەدرلیاس و بێژین وەرزادە گرێدانە و وەرزی زستانی بەێ ئەم بێن دیسانی بەسا سروشتێکن و جەژنا خەدرلیاس لێ دەرێ ینی ناوبڕێمەستارم بینین ینی هەر جەژنەکە خەدرلیاس بێتن یانی بینی کو زستانە بارانە یان بەفر ڕۆژێدا بێ ڕۆژێدا ڕاستە زەڤستانە بارانە بەس پشتی ڕۆژێک دوی دیتر یعنی وەکی ناوبڕێکی نیڤەکە زڤستانێ و بەهارێدایە ئەم کارین بێژین پشتی دووسێ ڕۆژیدی یعنی وەکی بێژین دەست پێکە بەهارێ بێت وەکدی دەست پێکە بەهارێ بێت هەرچەندە پیرەمیرێن مەژی گەلک جاری مەگۆهلێ بووێت بێژن خەدرلیاس و ساڵ خلاص ئەو خۆ ساڵ خلاص نابێت مەقسەد دێوان ئەگەر دیتنەکەدی بەرێ خۆبدەنێک و خاستەنێت جۆت و جۆبارە یانجی خوددان تەرش و تەواڵە ئالفێ پازێوان یانجی چاندنیا خلاص بن بەس خۆ ئەو درستی خەدرلیاس و سار خلاص ئەو خۆ بچێکێ گرانە سەر زمانیەکە بێن شالی زمانی بە بەرێ خۆبدەنی ئەو شالی فۆنەتیکێ بە دەبینین ئەڕێ یەگرانە بۆ زمانی تێتە کوتند کەنە ئەل ینی مەگەلک نمونێت تۆسەیەتین گەلک بەتانم بۆ نمونەت بێژین بەفر بێژین بەرف بەخێک بەرخ جاری گەلەکە ناف زمانە ئیباربەڵاوە ناف زاراوێن مەیت یەن کوردیدا بێجارێ ئەوژی وەختی بێژین خەدرلیاس
صار خلاص بركو نصالا ونمونا بو في چندێژی دا پشتی چەند ڕۆژێکی دی دەبینیان دوی سێ ڕۆژی دیتی وەکی ناوەڕێکی تێتە دانا نیڤەکە زڤستانێ و بەهارێدا. مزار خضر الياس البعض ربتني هي يعني عندك جي ئەگەر بێن دیسا بلێ برێن مەزارێت خضر الياس ناف القلق دولتها جيتين يعني هيك شوان القومي الإيراني هي التركيتين الأردنيتين الجوريا العراقيين البغداد مزارك هري مازن الكرخ البغداد برخ الروباري دجلاوي هي وريك شوان جي الطلاع فرم بخوجي ديتي كاتشات شنبري شايوان الويدريت كان چونكو ما لسبيك قلت قارين بيجين كو شخصية كطردك اسطورية جي ويا بربلال ونافار ملتكي في جار هر ملتكي بخو نابك ويلدان الجورد طور طبيعته يدخل جورد يتناخو الري رسمي تيجي ساقط كان. بل ناف ازدياد شي الري رسم تناجر. ناف ازدياجي او جي لازم عم بيجي خضر الياس لازم يصباطي بد صباطه ما يكون دواري انجيا هي روجلاتي يعني شاردي ويفا بد شاردي وقت كفته صبا هيفا صباطه ما هيفا ما يعني حكومته لازم شنو وقت بده شارد ايكيا شاردي ويفا تشيد بد كفته بين شامبويا روجا دو شامبوي سي شامبوي چهار شامبوي روجينا او جي روجي دگرن برابر جي هذا نافيتوان الياس وخضر برابر تذكر بس قال لك جرب حسابي تشدي تذكرن كو او روجينا نو طيبه ازي بخرات غير داينا بلي كسان بتغير داينا يعني نيجي ازي حمو ما روجا قبل ما روجيت ازي انا افا قارين بيجي كنا كو مرجع على السرمات فدانا بلكو افا خيرا بلكو نقملتي ديجي دقرن بس اف روجينا جي يجي بفت خير بكفته دلي وبوزاني هناك طويل نجي يعني رجع عودي دي باشي في خون الروج ايفاري فطاري ميجي كده خون وطر رجع ديتر ايدي جاري الفيدر وقت الججنة خضر الياس يعني نزيك بت رجع هيك دوي برينجي كابانيا مالي ان سرور مالك وكاري خود كان قلات كاشيت كان قلات كاجي هفته ما زيادة تر أوان كان هموا جنيس كباقل كناكا خرط قليلا نتسيل كذا بشتينجي دبنت آشيان بري الدستاري تكرن بشتينجي وقت تينين الموخل البيجين جت كان يابنت كفت بيجني بيخون تشيا أبا بيخون أجاشالي زماني ودي سابن بري خب ديني دينيسين بيخونه چون كافي ججني تايبت من ديكا جدا وهاي الججني ما يديتر وقت ججنا خليها سن بحث كين اكثر بيخون تيتابيراما كاچا وقت ججنا صرصالي من بحث كين اكثر هيك كتصور تينا بيراما روجين ازي روجي تينا بيراما اف روجيا اف ججنا چون كان سربرناينا سرجي كرت چون كان بيجي بوني چيروا خضر الياس بوني چيروان اللي چيرت گرت سربرناينا سرجي كرن وكيش نافيه ديار بيخون بجاري الفي دريفان قلات كاتشيت كان تشيد بنا اشي يعني جيت بنت الدستاري وكيبريت كيرنيان اقل جوني جيبا اتكنا بيخون وبيخون يجي قال دو شاب سر كان بجنس سركات خبيسه وكي نوع شيرينيه كي چونك هر ججنا كهب نوع جوره شيرينيه كي وي هي تشيت كان ما مست ببره اول صباي كا ججنيجي طابك تشيت كان سافاري دانير كت قليل نتسل كده ناد بيني چرخوس بو نيفرو تشيت كان او چرخوس بو نيفرو بو كسابا روان بلي او قليل ديسا سيل كده قليل بشتينجيت كان قرارم بيجيني باش ما مستا تشير رسمت عينتنا جيران بيجي الري رسمت عيني يتعين اف مالت بيجي نافدار مالت مثلا شي باب الشيخ بن شي الرجال الديني بيعو بن كوتشك بن او طبعا داك باش ندفو الشباب يعني رسم كوت تينا جيران قول تينا قدر نصابت تينا قوتن ليفارا الججنة چونك بس ليفارا ججنة خلياس يعني ليفارا هر ججنة كديتر چونك ما اگر بين بري خود بيني ما نيزيك افتاش چند ججن ميتين سي شوان لالش تينا جيران يديجي ناف جواكي بس في ناف جواكي جي تينا جيران هر برابطر سردانا لالش كان بلكي سماتيتا جيران بشراتينا هالكرين بله ما مثلا ججنا خضرياش هو نفسها ججن الدين يزيان المالات قرين يعني بس سردانا مزاريت كان برابطر سردانا مزاريت كان اگه طبعا جي اگر هيك زياده نزيكي بتكو ججنا يجي بيروزي كان چونگا ججنا سردانا مزاريت كان مزارك جمعي هيل بعدري وقابل خواريا بعدريها وابزانم الخور زالوان دراجي وكي هيت كو اسبيت زانم يعني مزار يتو نقوبا نجي ناكا نقوبا چونكا نشان بيجن چونكا دواوريا مدا وكي ما قلتيش صاغا ناكا نقوب
بله مامۆستا کەم بژین هەر مەزارێکی ئێزیدیان تایبەتمەندیە خۆی یان هەر مەزارەکە تشتێکی وێگرێدا ینی بۆ تشتێکی سەردانە مەزاری بکەن مەزاری خەدرلیاز بژین نافی زیادە چی گرێدا بژین گەلک خەڵکی دیژێک چێ بێت ئیمان پێ تشتی هەبێتن بەڵێ ئەگەر بین دیسا بەری خۆ بینی دەبینین خەڵکێکی غەریبی سەردانە خەدرلیاست کات نەبەلکو جەژنێژی بەلکو ڕۆژین دیترژی سەردانیت کەن ژبەر هێوی مرازێت خۆ ینی گەلە خەڵکێ بیانیژی نەبە سێزدی سەردانێت کەش بەریوی مرادێت خۆ خۆدرلیاس وەک خۆدانێ هیوی مرازاویاتە ناسین ینی بۆ زانین لەگمای زیادیاژی ئەمەد بێژین هەر ساڵە کو خۆدرلیاسە تۆ دەبەرێ ڕاجی بۆرێت ینی خێر و بەرەکە دێکەفتە ئەوێ دەبەرێ نمونونەکە دیم قارین بێژین کو وێگاوێ کوردێتمێت مسلمان وەختی بین خەدری زێندی وەختی دەستخۆل دەستەیەکی دێتێت بێژین ئەگە دەستێکی واشت هەستی تێدا نەبووی نەرم بوو بێژین بەڵکێوە خەدری زێندی بت کو خۆ پشکلێ شێوێ بەشەری کرد بێت کودا بخۆ هیوی مرازاژێ بکات مامۆستا بین خەدر چییە خەدر و لیاس خەدر و لیاس یەک نابن یان دوونە خەدرلیاس ئەگەر بین دیساش شعالی زمانی بە بێژین خەدرلیاس ئەس بینم شەخصەگە چونکە بێژین ئەگەر دووبانە دێمەگۆ با خەدر و لیاس ڕاستی وێژاری ئەوە ئەس بۆ بێژین بۆ چۆنێت منن تایبەتەن ئەس بینم چونکە ئەگەر ناوێ یەکی ئەم دەبێژین فلان 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 و فلان ناوێکی مڕەکەبە فلان و فلان یعنی ناوێ کوڕ و بابیە چەند دەبێژین فلان و فلان لەگماژی وێگاوێ چەندەی ناوێن خەدرلیاس ناوەی مشەنە هەر چەندە ناوێت خەدرلیاس ناو ملەتی دیژی هێتین یعنی ناو مسلمانە ناو مەسیحیا هێتین ڕێژاری ناو ملەتی دی ئەوژی وەسا گرنگێ دەنەوی مەزاری بێژین ئەوژی ینی وانژی مەزاری تایبەت هێتین بەری وێگاوێ ئاماژە پێدا هێتین و سەردانێت کەن و مانە من ئێک نمونە بۆ تینە ئێتلافر کومە چاوێ خۆی دیتێ هەر ڕۆژاوەکی ئیرۆکە پێنجشەم وە جێژنا خەدرلیاس هەلوێ دەرێژی جەژنێ و بەرک و بەرفراتر جەژنێت کە مامۆستا ئەو جەژنە چەند ڕۆژنەکە ئەف جەژنە بخۆ ڕۆژە پێنجشەم وێ جەژنە بەجارێ گەلک ژێ خەستن تایبەت کابانیت مالێوان ناگان کۆش بۆ ڕۆژە ئەوێ ڕۆژە پاشترژی ئەچنە بەرمەزارێکی نەگاهش بوتیان ژ بەر قەرەباڵەغێ بتیانجی گەلک جاری قەت بتە باران یانیەکە جا و بارودۆخ کەشو هەوانەی خۆش بێت ڕۆژە دیژی چنەبەری بەڵێ مامۆستا پرسیارەمە دمایەکی ئەو بتن بەکو دەمێمەش نەما ئەم بین گەلک جارە مەسەردانە خەدرلیاساکری ناحیە بەعادرێ لێ بژین شعالی خزمەت گوزاری بە ئەمت بینین و چکێ هاتێ پشتگو هابێتن چی بێتەکردن بۆ وێ دەرکێک و هەر بینی ئیرۆکە بارانە خەڵکیمە نەقال سەردانێ دەرکێ بکەن خاڵەکە مهم گرنگی نابیرا من چی بێت حکوومەت چی بکەن ڕێخ بژین باژەربانی بەلەدی چی بکەن ێ باشە بۆ وێ دەرکێدا و ئیرۆکە ئەو مەزارەشە خەڵکە تەناهی بێت و بچێت ئەلوێ دەرێ بەری چەندەکە تێکی قوالێک بەرکاتە بوو باس لە بێژنێ چەند دۆنەمەکە یعنی شعردێ خۆ تەبەڕع بوو وەکی مەوەزانی یعنی ئێدایی کرێ سوورواچێ کردی بەلێ تشتێک بۆ ڕێهاتێگرن وەتەڤێگا بێژی ئەو دەستخۆشیە کوڕەجی هێلێکی بکەنیت مالا ناوی نزانم کوڕە ڕەحمەتی خالد عەلۆیە و جسرێک بۆ ڕای چێکردی ئەو جسرێ vێگاوێژی بۆ ڕاچێکری هیڤیامە ئەوە و بتر پوتە پێ بێدادان یعنی خەڵکی مەیزەنگین بەژی کە بێ بەری خۆت بینێ خەڵکە ملیۆنە تەبەڕات بە 100 ملیۆنە بۆ لالشێ یعنی ئەمە 20 ملیۆنەکی لێ دەرژی ئەو کەن شتێ ئەزانم و خەتاکارە بێ واوێژی دێ شتێ ئەزانم و ئەگەر کوجارێ جێبەجێ بێت مامۆستا پەیباتە دوماییەکە تشکتا بێت پەیوەمیە دومایە ئەمەد بێژین ئیرامەش خۆدێ مەزن ئەوەکو ساڵاتێت ئەvێ بەلای سەر جیهانی دنیای خرێ ڕاکەت و سەرمەژی کو ئەمە دیساوەکی ساڵێت بەری وێگاوێ بخێر و خۆشی کەیف و شادی و وێ جەژنێت خۆ بگێڕین مامۆستا تشکری بیران بەرێ بچین هەبوونە ڤایرۆسێک کۆرۆنا چەند کارتێکردن بان جەژنەکریە ئەکیت هەبوونە ڤایرۆسی کۆرۆنا بەسەر جەژنەکریە بەڵکو هەموو ڕێ ڕسمێت ێت هەموو ملەتەوێت مەژێت کردین ئێک شوان نەما تازی نەخڕە بوونە جەژن و کەیف و خۆشینە چونکە چەندین جارەمانە پتری پێیاگاداری و چەندین جارە سەر ڕۆحانی بەری وێگاوێ میری ئەف جەژن و هەڵکەفتێن مای تایبەت لالێشە تێنەگەێڕان کوێت قەدەغەکردین ئەژبار بەڵاوبوونا ڤایرۆسە کۆرۆنا سەیدا بوەرە مگوت بوو سەردمەیە بەس ئەوێ سەردانا خەدرلیاسکەن شیرەتێتە بۆوان چینەکە و دابینە دوورکردژبان شیرەتێتمە ئەوان خۆ پارێزن بڕاستی چونکە شیرەتێتمە ئەوان خۆ پارێزن چونکە ئەگەر ئێگی نەساغ بوو قارت بگەین تا هەزارە خەڵکە تایبەت کۆ ڤایرۆسە وێگاوێ یێن و دەرکەفتی ئەو مەترسیت
دارترە کوژوی فایرۆسی چونکە ئەگەر هاتو بەربە ڕۆژێک وەکی بێژم خۆش بوون ڕۆژ خۆش بوو قارنجارەکەدی سەردانا مەزارگای خەدرلیاز بکەن دیسا هیوی ئۆمە دێت خۆ بخوازن. بله سپاس با مامۆستا خەلەت بەعەدری ڕێبەری ئامادە بەعەدری دیسان شارەزاد بوارە ئێزیاتی دا کوێرەکەتەوە میێبانێ بەرنامە ستونام رازەمی سپاس بەتە. سپاس بۆواژێ. بله بینەرێژە ئەم شکل هیویاماش خدای مازن ئەوە و ئەف جەژنە بتە جەژنە خێر و خۆشیە سەر هەموو ملەتاندا بتای بەژی ملەتی ئێزیدیدا هەتا میێبانێکی دی و خەلەکەکە دی بن چاودێریا خودێ بن. اسمعني